ڕاستەکەیەوە تقریبن بۆ بە بنەمایەکی دیزاینکردنیش لە شار و حتا لە ئاستی تەلارسازیەوە تا ئاسی پلانسازی شار کە پێوترێت دیزایانی گشتگیر ئینکلوسیڤ دیزاین مەبەستی دیزایانی گشتگیر ئەوەیە کە تایە تۆ لە دیزاینکردنە هەر لە ئەو عنسوڕانەی دایئەنرێ و پێکهاتانەی دایئەنێ لە دیزاینەکەیە تاوەکو چۆن دائەنرێن مراعاتی هەموو فئە کۆمەلگاکان بکرێت یعنی فئە جیاوازەکانی کۆمەلگا بە ژن و مناڵیشەوە کاتێک باسیەوە کرێت طبعاً لەلایەنی فیزیکەڵیەوە مەبەستەکەمان ئەوەیە کە تایە شوێنەکە بڵین بۆ نمونە مراعاتی لایەنی فیزیکی و لایەنی بڵین بۆ نمونە پێداویستەکانی ئەو فئەیە بکات چۆن بۆ نمونە کاتێ باسەکەین بە نسبەت ژنەوە یا بە نسبەت مناڵەوە بڵین عادەتەن و شوێنە گشتیانەی بە تایبەتی کە ژنی تیا ئەبێت وا پێویستەکە کە بڵین هین بێت بڵێن کۆڵێن فامیلی ئۆرێنتد بێ خێزان ینی خێزان بانگهێشتاوەی کە خۆمان پێڵن شوێنێکی خێزانیە کاتێکڵین شوێنێک خێزانیەمە بەسمان لەوەیە بانگهێشتی ژن و مناڵ ئەکابێتە ئەویا چییە کاڵین بانگهێشتی ژن و مناڵەکە عادەتەن مەفروزە چەند مەبادئێکی تیابێت کە لە دیزاینە ئەڵێ مثلەن هەست بە سەلامەتی بکە ئەو چالاکیە ئەو نوع جۆرە چالاکیانی کە لەو شوێنەیە هەیە ئەوە پێویستکە کە بێت کە کەسەکە بمێنێتەوە و طبعا لایەنەکانی تری بەلایەنی مثلا بۆ نمونە کاتێک بۆ نمونە بەردەرکی سەرا و کاتێک مەجموعەیەک خوێندکارم لە کاتی پرۆژەیەکیانە کە ئەنجام بڵین پرۆژێکیان ئەنجامدا بەردەرکی سەرا کە فەزایەکی گشتیە یعنی ئەو کۆڵە لە زۆربەی شارەکانە مین سکوێرێک هەیە بڵین شوێنێکی فەزایەکی گشتی هەیە فەزایەکی گشتیە لەو لایەنەیە سیرتمان کە دراسایان کرد لای شوێنی کتێبخانەکان ئەوەی کتێبەکانە فرۆشرێت سیر کرا ینی عەدەدی ئەوەی کە ژن لەویا ئەمێنێتەوە زۆر کەمە بەیا ئەڕۆن بەس نامێننەوە طبعا لەمە سەبەبەکەی چییە سیرێکی ئەو چالاکیانی لەویە مثلەن ئەو چاخانە و ئەو شتانەی ترکە لەویە ئەوەنە زۆر عەدەدێکی زۆر پیاوی تیاوای لێکە بە تایبەتی بۆ ژن لە کۆمەلگای مثلەن تۆزێک ئەوکو ئەڵێ محافظکارترەوە وەکو هەستکا شوێنێکە بە ئینگلیزی پێڵن وێڵکەمی نییە یعنی بۆ کۆڵە بە خێرهاتنی ناکە بانک هێشتی ناکە بڕوا لەو شوێنە بمێنێتەوە لە نەتیجەیە ئەو فەزا ئەوای لێ گشتگیر نامێنێت وای لێ بەس فئەیەکی محەدەت یعنی بڵین بەکاریەهێنن یعنی ئەها شتێک کەڵتۆڵی دیزاین فەرقی دیزاین و عشوایی چییە شتێک کە دیزاینەکرێ یعنی پلان نیەتەکەی تیا هەیە کاتێککە دیزاین کراوە بیر لەو شتە کراوەتەوە ئێمە زۆربەی جار لە مێشکی دیزاینەرەکەیە نە لە کاتی مەسەن بۆ نمونە قوانینەکان تایە داوای لێکەنەوە بکات لەبەرەوە سەبەبە ئەگەر سوتفە شوێنێکیش گشتگیر بێ بۆ ژنان یا شتێکیوە زۆربەی جار بە سوتفە دەرچووە ئیگینابووکو بە شێوەیەکی گشتی یعنی ئەگەر دراسە کرێت بەڕاستی چەند دراسەیەکی وا سەرنجڕاکێشیش هەیە هەر لەسەر شەرقی ئەوسەط و بەشێکی خۆشمان کە کردومانە لە مەسەلەن لە فەزای گشتیە کە باسی قەزەی ژنان بکرێ مەسەلەن چۆنیە مەسەلەن وەکو ئیشێکی فەنی پیشان بیرێت فەنێکی ژنانە چۆنی ئەبینرێت ئەو شتە لە بەعام لای خۆمانە غائبە بەعام بە شێوەیەکی گشتی و جاری واش هەیە بەپی کاتە گۆڕای مەسەن لەوانەیە لە کاتی بەیانیانە بۆ نمونە باخەکان بەکار بهێنرێت باخە گشتەکان بەڵام لە کاتی شەوانە کەمتر بەکار بهێنرێت لە بەعزێک شوێنە جاری وایە لە بەعزێک هەر لە ناو نەفسی مەنتیقە ناو نەفسی باخی گشتیە لە شوێنێکا بەکارێ لە شوێنێکی کەیان نایەت ئەمە شناڵم مشکلەکە لە چیە زۆر جار هەیە لەبەرەوەی ئەو چالاکیانێک و باسم کرد مەبادی ئەساسیەکانی تەسمیمکردن بۆ ژنان حساب مراعات نەکراوە بۆ مناڵ مراعات نەکرا و چالاکیانەی تایەتی ئەو عەدەدی کەسانی بان ئەکرێن ئەو نوع باوە بڵین عرفە ئیجتیماعی و شتەشی کە هەیە سەبارەت بەکات مەسەن بۆ نمونە ساڵەوانەیە ژنێک لە سعات 12 بە سەرجادا بڕا کێشە نەبێ بەس بوو بە 6 ئێوارە نوعێکی ترە بینرێ بڵین ئەوەش تەسیری هەیە لەسەرەوەی کە بینینی ئەو ژینگانە ئەتوای بڵێ بیری لێ نەکراوەتەوە چونکە مەبدەئی گشتگیری شتێکە تقریبا خۆی بڵین تازە هاتوۆتەنەوە هەر مفرەدەکەی وشەکەش دیزایانی گشتگیر وشەیەکی تازەیە تا ڕاددەیەک یعنی کە هاتوۆتە لێتریچەرەوە من ئاگام لێ بوو بەس بڵم ئەگەر بڵم لە یەکەماکە نەبووە جاری وها بۆ ئەنقەزنەوە بەس ئایا کە ئێستا بۆ چاک ناکرێ بۆ نمونە ئەی بۆ لە دیزایانی تازەیە کە ئێستا ئەو چەمکی گشتگیریە هەیە دیزایانی گشتگیرە هەیە بۆ حسابی بۆ ناکرێ ئەتوان بڵم تا حدێک ئیهمالیە یا با بڵین خەمساردیە لەو لایەنەیە ئەویش بۆچی مەسەن کەڵین خەمساردیە ئیهمالیە ئەولەویەتی پێ نەدراوە من بۆ نمونەیەکە گێڕمەوە بڵین کە لە کەنەدا بووم شارەوانی بڵین شارەوانی شاری کالگەری دەستیان کرد بۆی لە شارەوانەکانەوە هاتنەوە بە مەجموعە بە شوێنەکانە گشتەکانیانە ئەگەڕانەوە تەقیمەکرا هەڵسەنگانی بۆ کرا بزانن تا چەند مەبادیەکانی دیزایانی گشتگیری تایە تەعاً کەڵم دیزایانی گشتگیر هەر ژن و مناڵیش ناگرێتەوە بالموناسەبە تەنانەت کەسی خاوەن پێداویستی تایبەت زۆر جارێ سەن ئەوانن مستەهدەفەکە چکە لە دەرەوە عادەتەن شوێنەکان بەکاریە لەلایەن هەردوو ڕەگەزەکەەوە بەس بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەتیش پێداچوونەوەی بۆکەن مەسەن لە سوید بڵین لە ڕێگای کە سوناسیەوەمەوە کە ئیشەکە لە شارەوانیە زانیوە بڵین شوێنیان هەیە بە خاصە ئەگەڕێنەوە بەسەر بینا کۆنەکانە بەسەر مەنتیقەکانە
بگەڕێنەوە چاکیکەن بیکەین بە دیزایانی گشتگیر تا ئێستا ئێلای ئێمە ئەوە نەبووە بە پۆلیسی نەبووە بە استراتیجیەک و ئەهەمیەتی نەیراوەتێ شتێک هەیە لە باو بڵێن بوارێکی توێژینەوەی ناوی crime prevention through environmental design یعنی چۆن جەریمە مەنعکرێ لە ڕێگای دیزایانی ژینگەوە یعنی لە ڕێگای دیزاینەوە کە تایە پۆلیس لەگەڵ پلانسازی شار و تەلارسازە ئیشەکەن چۆن ئەو شوێنانی کە احتیمالی جەریمە هەیە تیا ڕووبا کەمیکەنەوە سەریکە هەر شوێنی عایلەی تیا بوو هەست کرد کە کراوەیە بۆ ڕەگەزە جیاوازەکان ئێمە پێڵین شوێنی عایلە وەنی کەلیمەکە ئەڵین بەس خۆی مقابلی ئێمە بۆ کەلیمەی عایلەم گشتگیرە یعنی بڵین کەلموشەکە گشتگیرەکە هەست کرد هەر من لە خۆتانە پرسم کە چمە شوێنی هەستەکەن عایلیتە هەز ناکەی زیاتر هەز بە سەلامەتی و ئەمانەکەی یعنی لەو لایەنەوە بەعکسەوە مەفروضە تەشجیع کرێ یعنی مۆزوعەکەی بڵێ وڵا کلتور ڕێگرە کلتور ئەی بۆچی هەمان ئەو ژنانەیە ئەو مناڵانەیە ئەو عایلانە چنە ناو مۆڵەکانەوە هەز بە سەلامەتیەکەن لە نیوە شەو سعات 12 شەوی شەوایە يعني كواتا خوي فكرة كلوايا يعني خوي خرابني وكم مبدأ شكا شتيكي تشالاكيكي فكرة كلوايا تشالاكيكي تو جشجيركي خزان تشجيعكي أو شو أنا بكار بهند كأنك بعدي راسكي بوكسك السودي هي كمثلا كاتك أطوانك اختياراتي زور ترى كاتي شون بسربرة بقرا السودي لاني كومالاتي ولاني اقتصادي شيء هي يعني سلمى وكاتك خلقي زور ترى هني تكشوني كوا لبرو لولا أنه بعكسه من ألم مفروضة تشجيع كريت شو كأنا حافظة أمان هي سازور يعني لشان دراسي خما باسي هين أكين باسي هي خمانا لقال هاو بشكل معنا باسي لكن والله كان خريكة بشوني قشتي بو هناك في أجازة كانت بلين مجتمع كمان كومالجا كمان لبرو أو شو لو شو ناهز بأمانة كان برونا بوني بك هاتكاني ناو ديزاين كشكله كما أما جنب يكر ضرورة أو نموني جناب نموني كي زور جانا راسيكي أو أويك كاتك بيوتر ديزايني قشقير توشك توقف شيء شتيكي لينا بيت أو كسلاني نير له برو إز عجبه نمونيك بس أكرا فتريكي زور منظمة كيويز عددي كاران لهندستان زيا كثير أنا كان كتمني برو بالقبون أروشتن لمكتب وازيان هنا سيدان كر يكيك له هوكاركان نبوني بلين تواليتي باكا يعني نبوني تواليت لمكتبه كان كبو كان مشكلة بولا نتيجة أو وازيان هنا لخندن يعني لبري شونيكي جونجاو نبو سيركي شونيكي مرتاح نبو انتيا لبرو سبب اللي أنا بيسيان بيبو بيه لنتيجة وازيان هنا يعني كواتا أو تشيت بي الله توقف بتوي شوني جشيكي بي أو شتي تاداني بقول من الشوني كارا نموني جهنري طوله يبوي شوني كار بو دايكان مثلا قرصة بيه داينجي تيا زور بي شوني كان إساكا بتايبتي كومبانيا جورا كان تشجيعي بلين خانمان كان جنان كان بين إيش كان لو يبنينه داينجي عن بو داناون لشوني شكايا يا باو بلين حالات هي حساب بو مسألة دانجي من على كان كراش كتو شو نطواني تصور كي لدايكك بيتدروا مثلا لباوكي يجبد بعاملة بروي دا عادة مسؤوليتي من الله هالوكو كلتورا هالوكو كبيولوجيا وحسابك لدايك زياتر كاتي لقلب من الله بس ربا شلون تصورك كي بدايك داول دايك كي بيبو دوامو من الله كي هي بلام حسابيري بو نكراوته لوي شلون مشكلة من الله كي حل كالا روي دانجو أجر سامن ملاحظيك خو تعم بيكن لبعض خواردنجي خو مان بلين ريستوران توشتكانا بعض كان هي شوني من الله عندروس كردوا مخوم جملة خزمي خوم بو كوتيت يروم بو من الله كان يشتو زيك ياريا كان يعني بوني أو شونانا أو شوني ياريا حتى وأكا يعني حتى أو كاستراتيجي زيرا كان يبو شونا كدينيا شو كواكا أو كسانة بلين لو ريستوران لو شوني ياريا هشتي كبلين فترة أو من الله شيء شالاكية كي وكو باسم كده شيء توصل بنا مكاني بس ما كده شالاكية كي كخوي بيو مشغول كاو هرو نبي بلين دانشية شتيب كاكني بيو أو شكالين شويني جشكير أجر بس توجرك بيت باورقة وقلم يكوا دوكيومنتي أو بكا كسيك شون داخله بيت تا يتوا دروا الهر بنايكي حكومية بشيويكي جشتي سيركي بهيج نوعك بخير هاتن والله ويلكمي كسي خاون بدايسي تايبتي يعني چونك اگر لشونيكي شارام بايكي بو كرابه سيكي لاني كيشي هبه بقاطه قاتكاني تروا او كاتب بير ما اندام برلمانيكي كندا بو او شتا تحقيق بشرتي ولا شاركاني كندا شاك اتوان بلم لولا انها نوزور زياتر اهتمامي فين بزيوز باسي معاناتي كسي خاون بدايسي تايبتك راك روشك بكرسي او كرسي كسي خاون بدايسي تايبته وتشو بو دوام وتي أمره بينيم كان جيان قرصة قربيتك خاون بدايسي تايبت بي مع العلم أمر لكوا بير يعني من الولاتك الرؤيا بير مجاري كان كسك سردان كرك هات بشاركة الجريتي من برسياركم هيا أريلم شارع هشتك حادثة خراب رويناها وتنبوتي زور كسي خاون بدايسي تايبت بينم لدروا يعني بلينا بينم جابوا بمناقشة وكو صعوبتي شيلاوت من أخلانه هي وبيزور شاركة جشجيرة
مەجال ئەیا بوار ئەیا خاوەن کەسی پێداویستی تایبەت بێتە دەرەوە بێتە سەرجادا ئێستا مەسەرەن بۆ منە لە وڵاتانی دەرەوە دیومە زۆر ئاسانی ئاساییە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت خۆی بە کورسەکەی و داخڵی پاسەکە ئەوێ خۆی بە کورسەکەی و دا ئەبەزێ ینی بەوێ هیچ یارمەتی کەسێک ئەوان ئەکا بەڵام ئایا پاسی ئێمە گشتگیرە بۆ نمونە بەشێکی تایە دابەزێت بۆی کەسی خاوەن پێداویستی تایبەت بە کورسەکەی و سەرکەوێ ئایا کە سەرکەوت شۆستەکانمان بۆ کەسی طبیعی بۆ کەسی ساغ تەواو نیە جاوەرە بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئایا حساباتی ئەوی تیاکراوە نا هیوادارم طبعاً زۆر شت ماوە بەڕاستی بکرێ و ئەوانە بەس هیوادارم ئەوە ببێ بە ئەولەویەت لەبەرەوەی خۆی زۆر جار هەیە لای خۆمان بڵێن ئەڵەن کێشەی زۆر گەورەتر هەیە بڵێن وادانرێەوە کێشەیەکی لاوەکی بێ مەعەڵعیلم ئەگەر بێت و سەیری وەکو پێوترێ سنۆبۆڵ ئیفێکت ینی کاریگەری تۆپەڵە بەفرینەیە کاتێک کە ئەڕوا کۆبێتەوە شتەکە گەورەترە بێ ئەگەر سەیریکەی لەولایەنەوە کاریگەری ئەو شتانی کە تۆ فیئەیەکی کۆمەلگا و دابڕابێت فیئەیەکی کۆمەلگا و بەشدار نەبێت زۆر خراپترە زۆر کاریگەرەکەی لەوانەیە مباشەرەتەن یەکسەر تون دەرنەکەوێت بەس کاریگەری درێژخایەن و بڵین گەورەی زۆر ئەین بەسەوەی لە ئاستێکی درێژخایە نادەرەکەوێت کاریگەرە نەگەتیڤەکانی و دراسەش کراوە بەشداری هەموو فیئەکانی کۆمەلگا لە هەموو کایەکانی ژیانی کۆمەلگاکەیە سوودی کۆمەڵایەتی ئابووری کولتوری و هەموو بوارەکانی تری هەیە ئەمە یەکێکە لەو جۆرە شتانەی کە ناکرێ بڵی بەس بەتەنها لەسەر ئاستی خاوەن پرۆژەیەک یا لەسەر ئاستی یەک دەستگاویکە شتێکە پێویستەکە هەمووی بەیەکەوە بیکات چکۆکو باسم کرد ئەو کەسێکی مەسەن خاوەن پێداویستی تایبەت ئەو دەقیەتە دەرەوە بە هەموو سیستمەکەیە ئەڕوا یعنی ئەگەر لێک شوێنی سیستمەکەیە حساب نەکرابێ بۆ ئەو گشتگیریە بۆ ئەوە بێ بە کێشە لەبەرەوە سەبەب پێویستەکە هەموو ینی بڵین چۆن ئەڵێ بکرێ بە پۆلیسی بەڕاستی وەکو سیاسەتێک لە کاتی دیزاینکردنا لە کاتی بڕاردان مەسەن بۆ کڕینی پاسەکان بۆ بڵین هاتوچۆ بۆ هەر بۆ ئەناکوتم هەر کایەکی تری ژیانمان لە کۆمەلگایە کاتێک کە شتێک قەرارە ئیرێ لە بینەکەیە ئەو حسابی و مەسەلەی گشتگیریە هەبێت چونکە ئێستا هەموو بەدائیلەکەیە بۆ مەسەلەی کەسی خاوەن پێداویستی تایبەت و یا بوارە بۆ بڵین بۆ گشتگیرکردنی هەر حلێک هەر چارەسەرێک پێشنیارەکەم وەیە لەسەر ئاسی پۆلیسی سیاسات هەڵکرێ زۆر جاریش هەیە لەسەر ئاسی سیاسات لەوانەیە ونووسرابێ لە شوێنە ئەنووسرێت بەڵام لە تەنفیزا کێشە ئەبێت لەبەرەوە پێشنیارەکەم هەم لە پۆلیسیە هەم لە سیاستدانانە هەموو ئەو دەستگایانی پەیوەندیدارن بەسەرەوەی کە ژیانمان لەم ژینگەی پێڵن ژینگەی دروستکراوە بە شار و باو بڵین لادێ و بەهش ژینگەیەک مرۆڤ دروستی کردوێ پێوترێ ژینگەی دروستکراوە لە ژینگە دروستکراوەکانە لە هەر بڕیارێکە مراعاتی و حاڵەتە بکرێ و لە هەمان کاتیشا ئەبێت بە حقیقەت یعنی لەسەر ئاستی نەقابەکان و طبعا لەسەر ئاستی ئەو شوێنانی کە چێکی دیزاینەکەنەوە ئەوە وەکو پۆلیسی وەکو باسم کرد تأکید کرێتەوە کە تەنفیزەکرێ کە تأکید کرێتەوە کە تایەتی دوایش تأکید کرێتەوە کە تەنفیز کراوە چونکە زۆر جار هەیە کە لە کێشەکانی بە تایبەتی بواری مەسەلەی ئەندازیاری لە لای خۆمان لە تەنفیزکردن ڕوایە سیرەکەی بە خەریتە هەیە بەس بە تەنفیزکردن حسابی بۆ نەکراوە یا دوای سیانە ناکرێ یعنی بێ ئەو لایەنانی هەر هەمووی مراعات کرێ